ئاشکرایە لە مانگی دووی ساڵی 2022دا تاوانێکی کوشندە تاوانێکی قێزەون لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە شاری سلێمانی ڕوویدا و تاوانە بریتی بوو لەوەی کە تاوانبارێک هەستا بە سووتاندنی خێزانەکەی بە ناوی شریان هونەر دوای چەند ڕۆژێک مانەوەی لە خەستەخانە بەداخەوە گیانی سپارد لە دوای ئەنجامدانی تاوانەکە جیهاتی تحقیقی دەستی بە ئیشوکارەکانی خۆی کرد ڕێکالەکانی لێکۆڵینەوە بە شێوەیەکی ورد لە محکەمەی لێکۆڵینەوەی سلێمانی دەستی پێکرد دوایەوەی کە دادگای لێکۆڵینەوە ڕێکارەکانی جێبەجێ کرد و بەڵگەی تەواو کۆکرایەوە لەسەر ئیحالەکردنی دۆسیەکە بۆ دادگای تاوانەکانی سلێمانی دادگای لێکۆڵینەوە بڕیاریدا بە ئیحالەکردنی دۆسیەکە لەگەڵ دوو تۆمەتبارە بە مووقوفی بۆ دادگای تاوانەکان کە یەکێک لە تۆمەتبارەکان بریتی بوو لە هاوسەری شنیار هونەر بە ڕەحمەت بێ و تۆمەتبارێکی تر ئافرەتێکی بەڕەگەز عەرەب بوو بە تۆمەتی هاوکاریکردنی لە ئەنجامدامی تاوانەکە و کوشتنی هاوسەرەکەیدا دوایەوەی دادگای تاوانەکانی سلێمانی دوو دەستی کرد بە دادگاییکردنی تۆمەتباران هاوسەری شنیار و ئافرەتە بەڕەگەز عەرەبەکە لە 4/6 ساڵی 2023 دادگای تاوانەکانی سلێمانی دوو بڕیاریدا بە سەپاندنی سجنی هەتاهەتایی بەسەر تۆمەتباری سەرەکی دۆسیەکە کە هونەر ڕەشیدە و هاوسەری خوالێ خۆشببوو شنیار هونەرە سجنی هەتاهەتایی بەسەر ئەودا سەپاند و بڕیاری ئیفراج و هەڵوەشاندنەوەی تۆمەت و ئازادکردنی ئەنواری دەرکرد کە ئافرەتێکی بەڕەگەز عەرەبە بە و بە تۆمەتی هاوکاریکردنی لە ئەنجامدانی تاوانی کوشتنەکەدا ئیحالەکرا بوو بۆ دادگای تاوانەکان دوایەوە هەردوو لایەنی داواکە سکاڵاکار و مدعی بە حەقی شەخسی لە ڕێگەی بریکارەکانیانەوە تۆمەتبار کە سزایی بەسەردا سەپێنرا لە ڕێگەی بریکارەکەیەوە ڕازی نەبوون بە دادگای تاوانەکانی سلێمانی دوو و بڕیارەکەیان تەمیز کردەوە تەعنیان لێدا دوایەوەی کە دۆسیەکە ڕۆژت بۆ دادگای پێداچوونەوەی هەرێم دادگای پێداچوونەوەی هەرێم بڕیاری ئیفراجی ئەنواری ئافرەتی بەڕەگەز عەرەبەکەی تەصدیق کرد پەسەندی کرد و بڕیاری ئیدانەکردنەکەی هونەری پەسەند کرد بەڵام سەبارەت بە سزای سەپاندنی سجنی هەتاهەتایی عقوبەکەی هەڵوەشاندنەوە و داوای کرد کە بۆی تەشدید بکرێت و عقوبەکەی بۆ بەرز بکرێتەوە چونکە وەک لە بڕیارەکەی دادگای تەمیزدا بە وردی هاتووە دەڵێت کە ئەم تاوانە شایەنی سەپاندنی عقوبەیەکی زیاترە واتە دادگای پێداچوونەوەی هەرێم داوای کرد کە سجنی هەتاهەتایی بۆ تەشدید بکرێت واتە بۆی بکرێت بە سزای لە سێدارەدان چونکە لە بینی سزای سجنی موابەد و هەتاهەتایی و سزای لە سێدارەداندا بەپێی یاسای سزادانی عێراقی هیچ عقوبەیەکی تر نییە ئەمڕۆ دادگای تاوانەکانی سلێمانی دوو پێک هات سەبارەت بە بڕیاری دادگای پێداچوونەوە و ئیتیباعی دادگای پێداچوونەوەی کرد بڕیاریدا بە سەپاندنی سزای لە سێدارەدان بەسەر تۆمەتبار هونەر ڕەشیدا کە تۆمەتبار بوو و ئێستا تاوانبارە بە کوشتنی خێزانەکەی بە شێوەیەکی وەحشیانە و لە ڕێگەی سووتاندنەوە واتە ئەمڕۆ دادگای تاوانەکانی سلێمانی دوو بڕیاری سزای لە سێدارەدانی سەپاند بەسەر تۆمەتبار